بەڵام کە بێت و پشتی لە خوا کرد خوای گەورە میهرەبان ژیانی تاڵ دەکات ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا أو كسيكوا بجل خوا دكا بيوا روكردنا خوا دواي دخو عقلي بوغن دكاتو ديكات إنساني فاشل بيرو لخواناك خوشي بيروشن بيرا بلام خوا دفرمي فإن له معيشة ضنكا إما جياني بو دابين دكين بلام جياني چون پر لە چەرمەسەری و پر لە ناڕاحەتی و پر لە دەرد و بەڵا دەبینی ئەو مرۆڤ بە هیچ شتێک دڵی خۆش نابێ هەرچەند خۆی دەوڵەمەندتر دەکات هەر دڵی خۆش نابێ هەرچەند لە دەسەڵاتدا خۆی نزیکتر دەکاتەوە خۆی بەرزتر دەکاتەوە هەر دڵی خۆش نابێ هەرچەند تاوان دەکات هەر دڵی خۆش نابێ چونکە هۆکاری ڕاستەقینەکەی بریتێ لە پشتکردنە لە خوا خواش وعدیدا ئەو کەسەی کەوا پشت لە خوا بکە فإن له معيشة ضنكا ژیانێکی ئەو پەڕی ناڕەحەتی بۆ دابین دەکەین بۆیە زۆربەی ئەوانەی شەکوای خراپی منداڵەکانیان دەکەن کەسانێکن لە دنیادا ظاهیرەن هەیەنە منداڵەکەم سەرەڕۆی و سیارەشم بۆ کڕی و خانووشم بۆ دابین کردو و ژریشم بۆ هێناوە و ماگانە ئەوەندەشی دەدەمێ و کەچی سەرەڕۆی و بەقسەم ناکە بۆ چکە ئەو مرۆڤە پشتی لەخوا کردو کە خوای گەورە میهرەبانیش هەر کەسێ پشتی لێ بکە دەرگای ڕەحمەتی خۆی لێدا دەخە لە ژیانی دنیایدا بۆ پەڕی ناڕەحەتی لە قیامەتیشدا بەچوێری حەشر دەکرێت ونحشره يوم القيامة أعمى پەروەردگار دەفەرمێ لە قیامەتیشدا ئێمە بەچوێری حەشری دەکەن چوێر پرسیار دەکە باشە ربي لما حشرتني أعمى وقد كنت بصيرا أي پەروەردگار ئەوە تۆ بۆ بەچوێری حەشرم دەکەی خۆ من لە دنیادا هەردوو چاوەکەم ساغ بوو بەڵام دەفەرمێ كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى دەزانی بۆ تۆ بەچوێری حەشر دەکرێی چونکە لە دنیادا ئاەتەکانی ئێمەت بۆ هات پێت گوترا ڕوو لە خوا بکە بەختەوەردەبی پێت گوترا ڕوو لە خوا بکە خوای گەورە میهرەبان لفتحنا عليهم أبواب السماء والأرض دەرگاکانی ئاسمان و زەویت بۆ دەکاتەوە لە ڕەحمەتی خۆی بێبەشت ناکە بەڵام پشتت تێی کرد بۆی ئەمڕۆ تۆش بەو شێوازە مامەڵەت لەگەڵ دەکرێت ومن كانت في هذه الحياة الدنيا أعمى فهو في الآخرة أعمى هر كسيك ومن كان في هذه الدنيا أعمى فهو في الآخرة أعمى هر کەسێ لە دنیادا بەرامبەر بە ذیکریادی خوا پەردە بێنێ بەسەر چاویدا و ڕوو لە خوا نەکە لە قیامەتیشدا کوێر دەبێت لە قیامەتیشدا خوا چاوەکانی لێ دەستێنێتەوە چونکە لە دنیادا چاوی بە نیعمەتەکانی خوا هەڵنەدەهات و ڕووی لە خوا نەدەکرد